بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی نوێی چاپێکوتن لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر ژمارەیەک بابەتی هەستیار و گرنگ لەم بەرنامەیە گفتوگۆکەین سەبارەت بە چەمکی دیموکراسی و چەمکی ئەلمانیەت. ئایا دیموکراسی و ئەلمانیا دۆکو دوو چەمەک هەڵقوڵاوی واقعی خۆرئاوایی و کەلتوری کۆمەلگای خۆرئاواییە و تایبەتە بە ژیانی خۆرئاوایی یان بەپێچەوانەوە ئەم دوو چەمکە دوو چەمکی گردوونیە و ئەگەری جێبەجێکردنی هەیە لە واقعی جیاواز و ژینگە و بیئەی کۆمەڵایەتی جیاوازدا. ئایا لە هەرێمی کوردستانی عێراقدا کۆمەڵگا بەرەو دیموکراسی هەنگاو ئەنێ و بەرەو جێگیرکردنی پرەنسیپەکانی کۆمەلگای مەدەنی لە ڕاواسەکانی دیارە یان بە پێچەوانەوە هەنگاو بۆ دواوە ئەنرێ و ئەگەری سەرهەڵدانی جۆرێک لە توتالیتاریزم و جۆرێک لە سەرکوتگەرایی لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و ژمارەیەک پرسی دیکەی پەیوەست بەم بابەتەوە میوانداری بەڕێز وشار عومەر عەلی خوێندکاری دکتۆرا لە بواری زانستی سیاسیەکانمان کردووە. بەخێراتن دەکەم کاک وشار. کاک وشار لە دنیای ئێمە لە ساڵانێکی پێشتر و تا ئێستاش و لە بەشێک لە دنیای ڕۆژهەڵاتیشا گفتوگۆیەکی بەربڵاو سەبارەت بە ژمارەیەک لە چەمکەکانی مۆدێرنا بە تایبەت چەمکی دیموکراسی و چەمکی ئەلمانیەت لە ئارایە هەیە. من دەمەوێت پرسیارەکە لەوەوە دەست پێ بکەم. هەندێک تێز هەیە پێی وایە ئەم چەمکە هەڵقوڵاوی ژینگەی خۆرئاواییە وەڵامدانەوەی بە پێداویستەکانی دنیای خۆرئاوا و کەلتوری خۆرئاوا و ئەم دوو چەمکە لەگەڵ هەلومەرجی کۆمەڵایەتی دنیای ڕۆژهەڵات و جیهانی ئیسلامی بە شێوەیەکی گشتیتر ناگونجە لە بەرەوەی پێویستیان پێی نێودۆخی کۆمەڵایەتی و کولتوری و سیاسیەکەی جیاوازە. یان هەندێک بۆچوونیتر هەیە دەیانەوێت بڵێن ئێمە بەپێی هەلومەرجی کۆمەڵایەتی سیاسی واقعەکەی خۆمان تەبنای دیموکراسی و ئەلمانیەت دەکەین. ئایا تۆ چۆن ئەڕۆنێتە ئەم گفتوگۆیانە؟ پێت وایە ئەوە تەنها وەڵامدانەوە بێ بە کولتور و واقعی کۆمەلگای خۆرئاوایی یان پێویستیەکی گەشەکردنی کۆمەلگا جیهانیەکانە؟ بەڵێ دیارە بێگومان پێداویستی مرۆڤەکان لە هەر شوێ بن هەنەتەوەیەک بن هەر ئاینێکیان هەبێت پێداویستەکان دوجارێک پێداویستی ئەو پێداویستی ژیانە ژیانێک لە بە ئاسایش ژیانێک لە ئازاریدا پێداویستی سەربەستیە پێداویستی پاراستنی ژیان و ماڵی ئەم مرۆڤەکانانی تۆ لە هەر شوێوی هەر نەتەوەیەک بێت ئەو پێداویستیانە پێداویستی بنەڕەتین دیارە چەند پێداویستی تر هەن بەپێی نەتەوەکان نەگۆڕێن. بێگومان دیموکراسی تاکو ناوەڕاستی سەدەی هەشتش بە شتێکی خراپە بینرا ئەتاک ئەو کاتی لە بەریتانیا شێوەک لە شێوەکان و بە هێواشی جێگیر بوو. بەڵام چەمکی ئەلمانێت یاخود سێکیولاریزم ئەگەڕێتەوە پێشتر ئەگەڕێتەوە کاتی سەدەی 16 کە دروستبوونی ریفۆرم بوو لە ئەوروپا کە بزوتنەوەیەک بۆی ریفۆرم بکات لە ئاینە چکە پیاوانی ئاینی هەموو شتێکیان کۆنتترۆل کردبووە. پێشم خۆشە بەڕاستی ئەم چەمکە ڕوون بکەینەوە چکە لە کوردستانە زۆرجار دەڵی کەسێک ئەلمانیا وەکو کەسێکی بێدین یاخود لە دەرەوەی دینە بینڕێکە دش بە دینە بۆ نمونە خۆی پرەنسیپێک هەیە کە پێناسی ئەم چەمکە ئاکا پرەنسیپەکەش ئەوەیە دین و دەوڵەت یاخود وەکو ئەوی لە ئەوروپا ڕۆیدا کڵێسا و دەوڵەت لێک جیا بکرێنەوە. ئەوش بە چ مانایەک دێت بۆ مانایەتی هەر کەسێک لە بواری خۆیان لە پسپۆری خۆیان ئیشکات چکە لە ئەوروپا پیاوانی ئاینی ڕۆڵێکی زۆر خراپیان بینی لە کۆمەلگەدا و کۆمەلگەیان بەرەو کارەسار جار دوای جار. هۆی ئەمەش ئەوەیە کە لە سیاستدا بەڕاستی شارەزان نەبوون و بەهرەمەند نەبوون. بۆ نمونە گەر نمونەیەک بهێنینەوە پسپۆری من ئێستا سیاست ئەگەر بێت و من کەسێک بهێنرێ بڵێن من نەشتەرگەری بۆ بکە ئەگەر ئەوەی کە لە وەردەسی منە بمرێت ئەگەرێکی زۆر ئەگەری 100% بۆ چکە لی نازانم کە کەسێکیش لە سیاست نازانێ بۆ نمونە دەست خاتە سیاستەوە بەو شوەی لەیەکە سیاستەکە ئەکوژێ وڵاتەکە میلەتەکە سیستەمەکە بەرەو کارەسار دەبە. ئەوەی کە بەردەوامەک و مەخالێکی گرنگ دەوتێتەوە لەسەر مەسەلەی دیموکراسی ئەوەیە کە هەندێک لە سیستەمە سیاسیەکانی دنیا بانگەشی ئەوەکەن دیموکراسی تەبەنی ئەەکەن بە شێوازی تایبەت بەخۆیان بۆ نمونە ئیکوتی سۆڤێت و وڵ هەندێک لە وڵاتی ئیشتراکیەکان باسن لە بۆنی جۆرێک لە دیموکراسی یەکرد لە ناو سیستەمی سۆسیالیستیە یان هەندێک وڵاتی ئیسلامی باس لە ئیسلام و دیموکراسیی ئیسلامی زەکراوەکە و هەندێک وڵاتی دیکە کە باستە ئەلمانیا دەکرێت باستەواکرێ لەبەرەوەی لە دنیای خۆرئاوایە شەڕێکی ڕاستەقینە لە بینی دین و زانستە هەبووە لە بینی دین و گەشەکردنی کۆمەڵایەتیە هەبوو لە بینی دین و زانستە دین و ئازادی ئینسانە هەبوو بەڵام لەم کۆمەلگایانە ئێمەیە ئەم شەڕە بەدی ناکرێەوە ئەم شەڕە لە بینی ئیسلام و زانست ئیسلام و ئازادی ئیسلام و ئیرادی ئینسانە ڕووی نەداوە لەبەرەوە پێویستمان بە ئەلمانیەت و پێویستمان بە دیموکراسی بە تایپە خۆرئاوایەکەی نییە. خۆی دیموکراسی سیستەمێکی سیاسیە لەسەر کۆمەڵێک پرەنسیپ وەستاوە تو ناتوانیت بە ئارەزووی خۆت دای بتاشی و ئەو وێنەیە کە ئەتەوێت بۆ نەبییتی و ڕەنگیکەی
لە بنەمادا دیموکراسی پیاناسێکی زۆر سادەی ئەوەیە کە حکمی خەڵکە یاخود ئەو پێناسەیە کە ئەبراهام لینکۆن سەرۆکی 16هەمی ئەمریکای کات کە دیموکراسی حکمی خەڵکە لە خەڵکە بۆ خەڵکە واتە بڕیاردەرەکان خەڵکن بەمانایەکی دەسەڵات لای خەڵکە تەرازوی دەسەڵات بەلای خەڵکدا سەنگینترە لە لای ئەو کەسانی کە نخبەی سیاسین و حکومەکان تۆ ناتوانانی بیگۆڕی یانی یەکێتی سۆڤێت گومانیتیانە سیستەمێکی تۆتالیتاری بوو کە ینی چەندین میلیۆن کەس لە سایە سیستەمەدا کوژران بۆ نمونە لەبەرەوە ئەوان هاتبوو نابوون دیموکراسی گەل یاخۆ دیموکراسی خەڵک ئەوە تەنها دروشمێکی سیاسی بوو بۆ شاردنەوەی حقیقەتەکە بوو بەڵام دوجار بینیمان کە یەکێتی سۆڤێت چۆن هەڵۆشایەوە چونکە مرۆڤەکان ماف و ژیان و ئازادیان بەڕاستی پارێزراو نەبوو سربەستی مەدەنی و سیاسیان نەبوو فەزای گشتی بوونی نەبوو کۆمەڵگەی مەدەنی بوونی نەبوو هاوڵاتیان تەنها وەکو ڕۆبۆت وابوون ئەبوو دەوڵەت چی بیستە ئەوان ئەویان بکردایەن تۆ نەتوانی لە دەرەوەی ئەو سیستەمەی کە دەوڵەت بۆ تۆدا نابوو تۆ بیرکەیتەوە ئەگەر نووسەر بیت ئەبێ بەپێی ئەو ئایدۆلۆژیای بنووسیت ئەگەر بێژەربی ئەبێ لەو ئایدۆلۆژیای ئیشکەی ئەگەر مامۆستابی لەبێ لەو ئایدۆلۆژیای ئیشکەی کاکوشار پرسیارەکە من ئەمەیە ئەلمانیەت چەمکێکی گەردوونیە بۆ هەموو کۆمەلگای جیهانیەکان یان چەمکێکە لەبەرەوەی لە کۆمەلگای خۆرئاواییەوە سەری هەڵاوە تایبەتە بە ڕۆتی کەشەکردنی کۆمەلگای خۆرئاوایی و کۆمەلگەکانی دیکە پێویستیان پێی نییە بێگومان چەمکی گەردوونیە و کە ئەشڵین ئەلمانیان تۆ کوتم بەمانای ئەوە نایەتەوە دژی دینی بەمانای ئەوە نایە دین بسڕیتەوە ینی بۆ نمونە ئەمریکا یەکێکە لە ئەلمانیترین وڵاتانی ژیان بەڵام ئاین ڕۆڵێکی سەرشی هەیە لە ژیانی خەڵکە لە سیاسەتدا بەڵام پیاوانی ئاینی ناچنە کۆنگرس ناچنە ئەنجومەنی پیران یاسا دەربکەن پیاوانی ئاینی نابن بە سەرۆکی ئەمریکا نابن بە وەزیر بڕیاردەر نین و ئەلمانیەت پرینسیپێکی گەردوونیە کە پێم وایە بەبێ ئەوە تۆ ناتوانانی باسی دیموکراسی بکەیت چونکە کە دێتە سەر ئاین تۆ ئەتوانیت بەایەتێک یاخود بە سوورەتێک تۆ فتوای گوشتنی لایەک لە میلەتەکە بی بۆ نمونە بەڵام لە سیستەمێکی ئەلمانیە تۆ بۆ نمونە لە ئەمریکا تۆ دادگات هەیە دادگاش حاکم بڕیار نادا دادوەر بڕیار نادا بەڵکو دەستەیەکت هەیە کە پێوترێت هەیە المنصفە لەو دەستەیە لە 12 هاوڵاتی ئاسایی پێکات و دێن گوێ لە قەزیەکەگرن ئەوان بڕیاردن ئاەت و تاوانباریان نە بەڵام لە سیستەمێکی ئاینە تۆ پێویستە بە هەیە منصفە پێویستی بە جووەری نیە تۆ کەسێک بڕیارەدا و کێشەکەش لەوان نییە کە گرفت بۆن منە لە خودی ئاینە گرفت لە بۆن ئەوەیە کە چۆن کۆمونیستەکان وەرگێڕانی خوان هەبوو بۆ دیموکراسی کەسانی ئاینەتون وەرگێڕانی خوان هەبێت تەفسیری خوان هەبێت بۆ نمونە بۆ ئاین ئەتوانن بەکاری بێن بۆ بەرچەوەندی سیاسی خۆیان بۆ لەناوبردننی ڕکابەرەکانیان بۆ ئەوەی کە کۆمەڵگە بکەنە کۆمەڵگەیەکی بۆ نمونە یەک ڕنگ و یەکدەنگ ینی گرفتەکە لەوایە یەک کەس ئەتوانێت بۆ نمونە لە جادی خوا قسە بکە لە کاتێکە ئاین هاتووە بۆی کە کۆمەلگار ڕێکخان نەک بۆی وێرانی بکە باشە کاکە وشار لە کۆمەلگای مە باس و خواسێکی زۆر سەبارەت بە دیموکراسی هەیە ئەو باس و خوازی سەبارەت بە ئەلمانیەت هەیە بەڵام دیارە چەمکی ئەلمانیەت ئەو باسکردنی لەم کۆمەلگانەیە تا ئێسش باسکردنێکی شەرمنانەیە وەکو پێویست قسە لەسەر تێز و مەفاهیمەکانی نەکراوە من ئەمە لە تۆ بپرسم ئەگەری جێبەجێکردنی دیموکراسی هەیە ببێ جێبەجێکردنی ئەلمانیەت زۆر ئەستەمە پێم وایە توانی بڵێ مەحاڵە لەبەرەوە تۆ وەکوتم ئەمە پەیوەندی بە پسپۆری و بە شارەزایی بوارە چێژەکانەوە هەیە من بۆ خۆم ڕێگە نادەم دەست خەمە بواری ئاینیەوە بۆ نمونە خودبەیەکی ئاینی بدەم لەبەرەوە لێی نازانم وەگەر بیشی کەم حتمما ئاینەکەشە شێوێنە کە کەسێکیش دێت بۆ نمونە وتاربێژی مزگەوتە دەست خاتە سیاسەتەکەەوە هەمان ئەکا لەبەرەوە من خۆم ڕێگە بە خۆم نادەم بەڵام ئەو ڕەنگە بۆ شێوە بیر نکاتەوە ڕێگە بە خۆی بدا کە بەو شێوەی ئەوێ دنیابینی خۆی بسەپێنێ تۆ لە دیموکراسیە بنەمایەکی سەرەکیەوەی هاوڵاتیان ئازادی سیاسی مەدەنیە نێویش بۆمانەیە ئەوەیە کە ئازادن چۆن بیرەکەنەوە ئازادن چۆن دەری ئەبڕن ئازادن چۆن جل ئەپۆشن ئازادن چی ئەکەن چی ئەخوێنن چۆن ئەژین بەڵام ئاین ڕێگە بەمە نادا ینی کەسێک ڕەنگە بێت دنیابینی خۆی بسەپێنێت تۆ ناتوانانی دنیابینیکی دیاریکراوە بەسەر دیموکراسیە بسەپێن چکە دیموکراسی یەکسانە بە هەمە جۆری بە فرێچەشنی و چەند دەنگی و چەند ڕەنگی نەک یەک دەنگی و یەک ڕەنگی جا بۆیە ئەلمانیەت خاڵێکی دەستپێکە بێ بۆ ئێمە بتوانین سیستەمێکمانەوێ بەڵام لە هەمان کاتیشا وەکوتم تۆ نەهاتی بۆی ئاین بسڕیتەوە ئەلمانێت
ئێستا لە ئەوروپا هەیە بەڵام ئاین ڕۆڵێکی سەرکی کەواتە هەر چشتە باسکردنێک لە سیستەمی دیموکراسی بەبێ باسکردن لە سیستەمی ئەلمانی باسکردنێکی بەتاڵ و بێناوەڕۆکە بێگومان پێم وایە زۆر گرنگە ئەتوانین قسەی لەسەر بکەین بەڵام پێم وایە دوجار دیموکراسیەکمان بۆ نمونە بۆ دروستە بێ ئەگەر بەبێ ئەلمانی بێ یاخود بەبێ پرینسیپەکانی ئەلمانی بێ سیستەمێکی سیاسیمان بۆ دروستە بێ یاخود دیموکراسیەکمان بۆ دروستە تەنها دیموکراسی ئەنی شکلی ئەبێت لە ناوەڕۆکدا ڕەنگ ناداتەوە تەنها بەندە بێ بە هەڵبژاردنەوە کە دیارە هەڵبژاردن تەنها بنەمای دیموکراسی نییە بەڵکو حکمی یاسات هەیە بەڵکو فەزای گشتیت هەیە بەڵکو کۆمەڵگەی مەدەنیت هەیە ئەمانە کۆمەڵێک پرینسیپی میدیای ئازادت هەیە ئەمانەش بەڕاستی لە کۆمەڵگەیەکی ئاینیدا تۆزی ئەستەمەچێ بەڵێ کاک وشار ئەمڕۆ هەندێک لە تۆژەران پێیان وایە کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە لە سەرڕێی بیناکردنایە و بیناکردن ئەشێت لە هەنگاونا نابێ بەرەو دیموکراسی و بەرەو جێگیرکردنی پرەنسیپەکانی مۆدرنە و بەهاکانی کۆمەلگای مەدەنی و بە پێچەوانەشەوە ئەشێت لە هەنگاونا نابێت بۆ بە ئاڕاستەی دواوە چکە گۆڕان تەنها بۆ پێشەوە گۆڕان بۆ داوەش هەیە پرسیارەکەی من ئەمەیە تۆ چۆن لەم ڕۆژە ئەبینی ئایا هەرێمی کوردستانی عێراق ئاسۆکانی جێگیرکردنی دیموکراسی لەم پرۆسی بیناکردنە بەدیەکرێ یان بە پێشەوانەوە بێگومان بۆ تێگەیشتن وەڵامدانی و پرسیارە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژووی وڵاتانەی کە بەرەو دیموکراسی چوون خۆی لە بنەڕەتدا چوار ڕێگای سەرشی هەیە بۆی وڵاتێک بە دیموکراسی بێت ڕێگایەکیانەوەیە کە ڕێگایەکی هێواشە بەڵام دیموکراسی تێدا بەهێزە بێ و دیموکراسی هێندە بەهێزە کە گەڕانەوەی بە دواوە ئەستەمەوێ بەریتانیاش نمونەیەکی زۆر باشەوەی لە بەریتانیا سیستەمی پاشایەتی بوو قۆناغ بە دیموکراسی بوو ئەمڕۆ دیموکراسیکی پەرلەمانیە سیستەمێکی زۆر ڕێکوپێکەوە ئەگەری ئەوەی کە دیموکراسی لە وڵاتە نەمێنێت ئەتوانێت بڵێ سفرە ڕێگای دووەم ئەوەیە کە دیموکراسی سەرڵدا بەڵام خێرا ئەڕوخێتەوە خۆت هەرس ئەهێنێت و ئەمە دووبارە ئەبێتەوە بەردەوامی بۆ نە ئەرجنتین نمونەیەکی باشە لەوڕەوە ئەرجنتین چەندین جار سیستەمێکی دیموکراسی دروست بەڵام دوجار لە ڕێگەی کودەتاوە هەڵوەشاوەتەوە ڕێگەی سێهەم ئەوەیە کە ئەو وڵاتی کە بەرەو دیموکراسی ئەڕوات باڵێن دادپەروەری تێدایە بە شێوک لە شێوەکان هاوڵاتیان ژیانیان باشە لەبەرەوە ڕازین لە ژیانی خۆیان وە بۆ نمونە ڕاپەڕین یاخود شۆڕش یاخود خۆپیشاندان نیە و سینگاپۆرش نمونەیەکی باشی ئەوەیە قۆناغ بە قۆناغ بۆ دیموکراسی بۆ لەبەرەوە هاوڵاتیان نانویست و بۆ وەزعکەتێک بدەن بەڵام دوجار ڕێگەیەکی کە هەیە کە دەسەڵات هێندە نایەکسانی بەهێزە دەسەڵات ئامادەی هەموو ئامرازێک بەکاربێنێ بۆ چەسانەوەی داواکاری خەڵکان و ئەفریقای باشووریش نمونێکی زۆر باشی ئەوەی کە ڕژێمێکی پاتاکی ئێستا دێمە سەر ئەوەش ئەم لە ئەفریقای باشوور ڕژێمێکی ڕەگەسپەرستی ئاپارتایتە بوو کە ڕەشپێستەکان هیچ مافێکیان نەبوو و هەموو ئەمرازەکان بکارێنە بۆ چەسانەوە دوجار بە شێک لە شێگان لە ڕێگەی فشارێکی زۆرەوە دیموکراسی دروست بوو لە کوردستاندا ئێمە هیچ کام لەم ڕێگایانەمان بۆ نمونە نەبڕیوە هۆکەشی ئەوەیە دیار ئێمە بێ ئەوە لە بەرچاوبنی کوردستان لە ڕۆژەڵاتی ناوەڕاستایە لە جیهانی ئیسلامی و دیموکراسی لێرە بەڕاستی نائامادەیە ینی وڵات دەوڵە هەموو وڵات عەرەبیەکانە وڵاتێکی نیمچە دیموکراسیش بوونی نییە جا بۆیە دیموکراسی کاتێک دروستە بێت کە یەکەم فشارێکی زۆر هەبێت لەلایەن هاوڵاتیانەوە کۆمەڵگەی مەدەنیەوە و دووهەمیش مەترسی ئەوەی کە چەسانەوە بۆ نمونە ڕوو بدات بۆ نخبەی سیاسی ئەوەندە بەهێز بێ کە ببێتە هۆی مەترسی لەسەر ژیانیان بۆ نمونە خۆپیشاندانەکانی کوردستان و حەفدە شوبات کە کرا فشارێکی هەندە بەهێز نەبوو سەر تاسەری کوردستان کە دەسەڵات نەوێرە بیچەوسێنێتەوە ئەو بەچەوسانەوە بە داپڵۆسین کۆتایی هات چونکە نرخی ئەوە کەمترە لەوەی کە ڕێگە بدەن داواکاری هەڵاتیان جێبەجێ بکەن بەڵام کاک وشار ئێمە بۆ سەرەتاکان و دەرکەوتەکانی دیموکراسیمان لە کوردستانە نییە لە کاتێکە ئێمە بەلایەنی کەمەوە یەکێک لە پرەنسیپە هەرە دیارەکانی دیموکراسی بریتە لە هەڵبژاردن لە کوردستانە هەڵبژاردنەکرێەوە بە هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکانش ئەنجامی هەڵبژاردنەکان قوبوڵ کردووە ینی دانە ناو بە شەرعێتی و شەرعێت و ڕەوایی هەڵبژاردنەکانە ئێمە لە کوردستانە ژمارەیەک میدیای ئازادمان هەیە کە ئەم میدیایانە چاودێریکەر و ڕخنەگرن بەسەر دەسەڵاتەوە ئێمە لە کوردستانە کۆمەڵێک دەرکەوتەی جیاوازی دیموکراسیمان هەیە ڕێکخراوی مەدەنیمان هەیە سەر بەخۆی ڕاستە حیزب دەچی خستۆتە بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بەڵام نتیجەش ڕێکخراومان هەیە کە سەر بەخۆیەوە چاودێری ڕۆژی سیاسی ڕۆژی ئازادی ڕۆژی مافەکانی مرۆڤەکان لە هەرێمی کوردستانە ئەمانە بۆ دەرکەوتەی گرنگی دیموکراسی نین و ئەو ئاماژەیەمان نانێکە ئەگەری ئەوە هەیە کۆمەلگای ئێمە بەرەو دیموکراسی هەنگاو بنێ وەڵێ دیارە تا کۆتایهاتنی جەنگی ساردیش
پرەنسیپی سەرەکی دیموکراسی هەڵبژاردن و پێشبڕکێ بوو لەسەر پۆستەکە. بەڵام دوجار بەتەبەت کە بڵۆکی سۆڤێت ڕۆخاوە چەندین لە وڵاتانە بە ئاراستی دیموکراسی چوون و هەندێکیان سەرکەوتو بوون دەرکەوت کە بەبێ حکمی یاسا کە حکمی یاسا گرنگترین توخمی دیموکراسیە لە ئێستادا کە دێت تۆ سیستەمێکی دیموکراسی هەڵەسەنگیانی چونکە کە یاسا حکم نەکا کە یاسا سەروەر نەبێت هەڵبژاردننی بۆ نەپاک و بێگەرد نابێ ئەوەی کە لە کوردستان ڕوویداوە ڕاستە هەڵبژاردن هەبوو بەڵێ ئۆپۆزیسیۆنیش قبوڵی کردووە ڕەنگە بە ناچاری بەڵام تەزویری تیاکراوە بەڵام هەڕەشە هەبووە بەڵام بۆ نەخەڵک سزای سیاسی درراوە لەسەرەوەی کە دەنگی بۆ نە بە پارتێکی سیاسی دیاریکراوداوە ڕاستە فەزایەک هەیە بۆ میدیاییشکە و پێوترێ میدیای سەربەخۆ بەڵام ڕۆژنامە نووس هەیە تیرۆر کراوە ڕۆژنامە نووس هەیە زیندانی کراوە ڕۆژنامە نووس هەیە غەرامە کراوە ڕۆژنامە نووس هەیە ئێستا لە زیندایە بۆ نمونە یعنی ئەوەی کە هەیە شتێکی کاتیە و دیموکراسی لای ئێمە گوتارێکی سیاسی وە لای سیاسەکانی کوردستان بۆی لە ئەوروپا و لە ئەمریکا پشتیوانی بەرزبێنن ینی پرەنسیپێک نەبووە بۆی کە بۆ کۆمەلگە بەرەو دیموکراسی بووە کە کۆمەلگە بەرەو دیموکراسی چوو دەسەڵاتی ئەوان کەمە بێتەوە کە ریفۆرم و چاکسازی ڕیشەیی دروست بێ دەسەڵاتی ئەوان کەمە بێتەوە ئەوەش بۆوان وەکو خۆکوشتن نایە لەبەرەوە تەنها وەکو وایە تەنها بەڕاستی ڕەنکردنێکە و بەکارهێنانێتی وەکو گوتارێکی سیاسی وەکو پرەنسیپ بوونی نییە لێرە و حکمی یاسا ئەکرێ بۆن من لە سیستەمێکی پاشایەتیە هەبێ بۆ لە ئوردون ڕەنگە جۆرێک لە حکمی یاسا بێت چەند سیستەمێکی پاشایەتیە بەڵام دیموکراسی بەبێ حکمی یاسا هەرگیز کاکوشار هیچ کاتێک هیچ چاودێرێکی سیاسی هیچ توێژەرێک هیچ تەنانەت سەرکردەیەکی ناو دەسەڵاتیش مۆدێلی هەرێمی کوردستان دیموکراسی هەرێمی کوردستانی بە مۆدێلێکی کامڵ و گەشەکردو ناو نەبردووە و من پرسیارەکەشم ئەوە نەبوو کە ئایا مۆدێلێکی دیموکراسی هاوشێوەی بەریتانیایە هاوشێوەی یەکێک لە وڵاتە دیموکراتەکانی دنیا لە کوردستان هەیە یانە بەقەدەوەی پرسیارەکەم ئەوە بوو ئایا ئەمانە دەرکەوتەی گەڕێکی دیموکراسی نین یانە ئایا ئەمانە ئاماژە نین بۆ وجودی دیموکراسی دەکە لەم هەرێمەیە هەبێ بۆ نمونەبوونی فرەحیزبی سیاسی لە هەرێمی کوردستانە بوونی ئالوگۆڕی مەسەلەن بیرۆڕا بۆی میدیا ئەمانە بۆ هێمای گەنجی دیموکراسی و تەنها ڕووکەشتنۆک و مجاملەیەک بۆ وڵاتانی خۆر ئاوا سەیرێکی ئەوانە ڕێگای پێدراوە لەبەرەوە کوتم تا ئێستش هەڕەشەنین لەسەر بۆ نمونە دەسەڵات لە حاڵەتی دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە 25 حوتا بە خۆدەزانی ڕۆژی کوردستان تێکچوو لە 7 شوباتا ڕۆژی کوردستان تێکچوو بۆ چونکە تا ڕادەیەک بە ڕێژەیەک هەڕەشە بوو بۆ سەر ئەو دەسەڵاتی کە ئێستا هەیە ئەگینا بێت و ئەگەر بێت و فشارەکان زیاد ببن بۆ نمونە لەسەر ئەو دەسەڵاتە ئەگەر بۆی بکرێت بەڕاستی ینی پێشوازی لەوە ناکەوە دەریش کەوتووە کە پێشوازیان لە دروستبوونی ئۆپۆزیسیۆن نەکردووە هەوڵیشان داوە کە ئۆپۆزیسیۆن نەبێ بەڵام ئەگەر وتیشمان کوردستان هەڵبژاردننی هەیە و دیموکراسیە تۆ لە سیستەمێکی دیموکراسی پەرلەمانیا کە کوردستان بەناو ئەوەیە پەرلەمان دەسەڵاتی سەرشیە پەرلەمان نتوانێت متمانە لە حکومەت بسێنێتەوە پەرلەمان وەزارەتەکانی ناوخۆ و پێشمەرگە و بۆ نمونە هەواڵگری و ڕاگەانی باری ناسایی بەتایبەت کە ئیدا بەسەرۆکی حکومەت ڕاکەنرێ پەرلەمان ئەتوانێت بتمانە لە حکومەت بسێنێتەوە بەڵام لە کوردستانە پەرلەمان ڕۆڵی نییە پەرلەمان ئەو کەسانی کە ئەچنە پەرلەمان ڕۆڵێکی زۆر لاوەکییان هەیە یاساکانیش کە دەرەکرێت تەنها یاسا دەرەکرێت یاساکان چاودێری ناکرێت ئایا ئەو یاسایان جێبەجێکرێت بۆ نمونە یاسای ڕۆژنامەگەری لە کوردستان دەرچووە ئەو یاسایە زیندانیتیانە بەڵام کە ڕۆژنامەنووسێک زیندانی دادگایی ئەکرێ بە دادگای سزای عراقی بۆ دادگای ئەکرێت نەک بەو یاسایەکە تەنها غەرامەی تایە و بۆ نەزیندانیکردنی تایە و لە هەمان کاتە تۆ دەسەڵاتی دادوەری کە زۆر گرنگە تۆ دەسەڵاتی دادوەریت هەبێ بۆ ئەوەی کە ئەو یاسانەی دەرەچێت لە پەرلەمانە هەم بزانێت تا چەند دەستوری بکە ئەوە خاڵێکی ترە بێ قسەی لەسەرکەن چکە تا ئێستا ئێمە دەستورمان نییە ینی ئەمریکا کە بوو بە دیموکراسی یەکەم خەڵە بوو کە دەستورێکیان نووسی یعنی تو کە یاسایەک لە پەرلەمان دەرەچێت چۆن ئەزانیمە دەستوریانە دەستوری لە کاتێکا دەستورێک نییە کە بەراوردی بکەی باوە و دەسەڵاتی دادوەری ناتوانێت لە پرسنەوە لە پێچینەوە بکات بەرامبەر هیچ بەرپرسێک بەرامبەر هیچ وەزیرێک لە کوردستانە لە کاتێکە ئەگەر سیستەمێکی نیمچە دیموکراسیش هەبێت کە کەسێک بۆ نمونە سامانی گشتی بەهادەردا کە بۆ بەرچۆندی خۆی ئیشی کردات کە ئەتوانێت لە پێچینەوە لە پرسنەوە لەگەڵا بکە بەڵێ تۆ سەرهەڵدانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان وەکو بزوتنەوەیکی سیاسی وەکو بزوتنەوەیکی سیاسی ڕەخنەگەر بەرامبەر بە سیستەمی سیاسی و بەرامبەر بە دەسەڵات لە هەرێمی کوردستانە چۆنە بینی پێت وایە ئەمە بە ئاڕاستەی دیموکراتیزەکردن و ئەلمەنەکردنی کۆمەڵگای کوردی و هێنانە ئارای سیستەمێکی دیموکرات و ئەلمانیا چ کاریگەرێکی بووە چ جێکەوتەیەکی لەسەر ژیانی سیاسی ئێمە هەبووە خۆی گۆڕانکاریی ڕێشەیی بەدەستهێناوە ینی پێم وایە لەوەدا کە دەسەڵات زیاتر وەڵامدەرەوەی هاوڵاتیانە هەوڵێک هەیە بۆ شەفافیەتی زیاتر
بودجە بۆ نمونە هیچ نەبێت لە پەرلەمانە مناقەشە ئەکرێ ئەگەر کەم و کوڕیشی تێدا بێ ڕەنگە فەزایەکی فراوانتر دروستبی بۆ میدیای ئازاد لە پەرلەمان جۆرێک لە چالاکبوونی پێوە دیار بووە لە کۆمەڵی یاسادا ئۆپۆزیسیۆن توانێتی ڕۆڵ بپێنێ ئەمە خاڵە پۆزیتیڤەکان کە ڕۆڵی هەبووە بەڵام پێم وایە هێشتا زۆر بۆی باسی ئەوە بکەین کە بۆ نمونە بتوانین دیموکراسیکی ڕاستەقینە دروستکەن چکە دیموکراسی بەڕاستی بە ئیشی لەسەر بکرێت بێ بەرنامە ئیشی لەسەر بکرێت و نابێت تۆ تەنها بەستەوە بێ بگەی بۆ نەبەدا سەڵاتە بێت تۆ بەرنامەت هەبێ بۆی چۆن ئەم وڵاتە ئیدارەکە کە باسی دادپەروەریەکەیت چۆن ئەوە جێبەجێ ئەەکە یعنی میکانیزم و بەرنامە و نەخشەدا ڕێژیت بۆی هەبێ تەنها بە قسەش نابێ بەڕاستی چکە ئەو حزبانێکی ئێستا دەسەڵاتیان بەدەستە بە قسە زۆر ئەڵێن لەسەر گاندڵی لەسەر نادادپەروەری لەسەر بێکاری بەڵام لە کردارە هیچ ناکەن بەرامبەر بەڵام ئەو پرسیارەکەوەیە کە تۆ چ ئەەکەی بۆ ئاراستەی و پێشم وایە بزنەوەی گۆڕانی خۆی بۆ ئەناسێنێکە بۆ نمونە بزنەوەیکی ئەلمانیە و ئەگەر بێت و ئەو پرینسیپە بۆ نەپێشێل بکرێت پێم وایە لەوەدا بزوتنەوەی گۆڕان و دوجار ڕەنگە گەلی کوردی زیان بکە بڵێ بۆ چوونێکی سەبارەت بەو ناکۆچە سیاسیانایە ئەو بەرێکەوتە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان ئایبینین لە بین دەسەڵات و ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە دەسەڵات بەتایبەت بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی پۆپۆلیستە واتە بزوتنەوەیەکی شەعبەویە تەنها شوێن بەدەستێنانی دەنگەکەوێت ئەوەی کە بۆ بزوتنەوەی گۆڕان گرنگە بریتی نییە لە کۆمەڵێکی ئەمەکو بەرگریکردن لە ئەلمانیات یا لە لیبرالیت یا لە ئازادی تاکە کەسی یا لە دیموکراسی یا لەو بەهایانەی کە خۆی پێناساندەوە بەقەدەوەی بەدەستهێنانی ژمارەیەک دەنگی زیاترە بەڵگەشت بۆ ئەمە ئەوەیە لەو ڕووداوە گرنگانی کە لە ماوەی ڕابردووە لە پێشەکردنی ئازادی ڕووداوە لە سووتاندنی کتێب لە کێشانەوەی کتێب لە بازارە لە کۆمەڵەکشتی گرنگ و هەستەری لەم بابەتە نابزوودنەوەی گۆڕان هیچ قسێکی لەسەر ئەمانە نەبووە و تەنانەت دیدێکی ڕۆشنیشی بۆ چەمشی ئەلمانیەت نیە کە تۆ خۆت لە سەرەتادا بە مەرجێکی گرنگی دیموکراسی بوونت ناوبرد ئەمە ئەومان پێناڵێ ئەم بزوتنەوەی شری ڕاستەقینە ئەم بزوتنەوەیە تەنها دەسەڵاتەوەی چیتر من سەرەتا دیارە من وتەبێژی بزوتنەوەی گۆڕانی مۆڕەنگە ئەو بەڵام دیدی خۆمەڵێم لەسەر بابەتەکە بێگومان گومانی تێدا نییە کە ینی لە کوردستانە زۆر پاردە سیاسەکان بۆ ئاراستە ئیشیان کە بوونە زۆرترین دەنگوارەزمێن چکە تۆ تاپ و نتوانانی بگەی بە دەسەڵات ڕەنگە ئاسانیش نییە و ناشکێ بە ڕاستۆک و ئۆپۆزیسیۆن بەرنامەیەکت هەبێت جێبەجێ بکەیت تەنها بە بەرنامە ئەمێنێتەوە ئەوەی کە ڕەنگە گرنگ بێت لە بزوتنەوەی گۆڕانە ڕەنگە خاڵەتەن کوردستان دڵیان پێخۆش بێ ئەوەیە کە لە سەرەتای دروستبوونی پەرلەمانی کوردستانی شەولێنەوە دووە یەکێک لەو سەرکردە دیارانەی کە پێی باش بووە بۆ نەیەکێتی نیشتمانی کوردستان بێ بۆ ئۆپۆزیسیۆن بە دوای دەسەڵات نەکەوێت بە ڕێزنە شوام مستەفا بۆ دوجاریش هەوڵی ئەوە دراوە بەڕاستی کار بکرێت بە ئاراستی ریفۆرمی ڕاستەقینە بەڵام ئەمە بە تەنها کەسێک بە تەنها گرروپێک ناکرێت پێم وایە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان بۆ نمونە کوردستان بێ بە دیموکراسی و ئەگەر تۆ داوای بکەی کوردستان بێ بە دیموکراسی یاسا سەروەر بێ پەرلەمان ڕۆڵی خۆی هەبێ لێ پێسینەوە هەبێ کەسی گەندڵ دادگایی بکرێت ڕۆژنامەنووس ژیانی پارێزراوە بێ هاوڵاتی ژیانی پارێزراوە بێ ژیانی زەمان بکرێت ئەگەر ئەمانە بکرێت پێم وایە هەموو قازانجیتی ئاکەین و کەسێک شەوکاتە ناتوانێت هەموو کوردستان بۆ نەکۆنتترۆلکە بەو شێوەیە کە ئێستا هەیە کە کەسێک لە جیاتی بۆ هەموو کوردستان بیرەکاتەوە و ڕەنگە هەوڵەکەش ئەوە بوو بێت بۆ نمونە لە دروستبوونی ئۆپۆزیسیۆنە کە هاوڵاتی هۆشیار بکرێتەوە بەرامبەر مەماف وەرگەکانی چکە هاوڵاتی هەم مافی هەیە هەم ئەرکی هەیە لە بەرامبەردا و ئەگەر کرا و هاوڵاتی هۆشیار بۆ ئەو کاتە دیارە هاوڵاتی ئەگەرزانی بزوتنەوەی گۆڕان لە بەرنامەکەی خۆی لای داوە یاخود ڕازگۆ نەبوو لەگەڵ دەنگدارانی خۆی ئەو کاتە حتمما ئەو هاوڵاتی دەنگی پێ بەڵام پرسیارەکەی من ئەوە نەبوو هێزێک ئۆپۆزیسیۆن بێ باش یان لە دەسەڵات بێ خراپە بە هەردووکی بۆ هێزێکی سیاسی ڕاستەوە هەردووکی بۆ هێزێکی سیاسی گونجاوە هێزی سیاسی ئەگەری ئەوەی هەیە لە ئۆپۆزیسیۆن نابێ ئەگەری ئەوەی هەیە لە دەسەڵات بێ واگەر بە شێوەیەکی باش ممارەسەی کاری سیاست بکە ئەمە ئۆپۆزیسیۆن بوونی باشە هەم لە دەسەڵات بوونی باشە بەڵام پرسیارەکەی من کاریگەری ئەم هێزە سیاسیە بوو کە پێوەتی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان لەسەر بەهاکانی دیموکراتیزەکردن و لەسەر بەهاکانی ئەلمانیەت لە کوردستانە وەکو ئێمە پێشتر لە سەرتای چاوپێکەوتنەکەمانەوە بە محوەری سەرکی گفتوگۆکەی ئێمە پێکەێنێ تۆ باس لەواکەی کە دەسەڵات لە هەرێمی کوردستان نموزیجێکی خراپی دیموکراتیزەکردنی نیشانداوەوە ئەوانەی کە لە ئەو بیناکردنی لە هەرێمی کوردستانی هەیە ئەگەری زۆری تیا لە سای دەسەڵاتە بەرەو دوایەوە بگرێتەوە پرسیارەکە ئەمەیە ئۆپۆزیسیۆنی شوکو هێزێکی سیاسی ئەم کۆمەلگایە کە ڕنگدانەوەی ئەم کولتور ئەم واقعەیە چی تازەی لە ژیانی دیموکراسی و لە ژیانی ئەلمانیا پێشکەش کردووە بەس بەر لەوەی وەڵامی ئەم پرسیارەبێتەوە ناوبرێکمانەیە ئازیزانم خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەرداوامە بەڵام دوای ئەم ناوبڕە بیداری پرۆگرامەکەمان بن.